من لەگەڵ میوانەکەم زیاتر قسە دەکەم ئەم دەنگانە بۆچی بەم شێوازە گۆڕانکاری بەسەردا هاتووە هاوکات پارتی دموکراتی کوردستان توانی سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنێت و هەروەها بێتە خاوەن 40 کورسی و هێزی یەکەم و زیاترین دەنگەکانی ئەم هەڵبژاردنە بەدەست بێنێت لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم بە تایبەتی دەرەنجامەکانی ئەم هەڵبژاردنە بەڕێز دکتۆر ئەشواق جاف ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت دکتۆر زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 پیرۆزە لە جەنابیشت ئەم سەرکەوتنە مێ بزانم ئەنجامەکان چۆن دەبینن ئەوەی کە پارتی ئەویست و چاوەڕوانی دەکرد هەر بە هەمان شێواز بوو سەرکەوتنی پارتی لە چیدا بوو؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابێت سەڵاو لە جەنابێت وە لە بینەرانی کوردستان 24 پیرۆزبایی لە پێشمەرگە قەڕامانەکان کە داستانی پردەیان تۆمار کردبوو و هەروەهاش پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی کە داستانی سەرخستنی پاراستنی قەوەڕەی هەرێمی کوردستانیان تۆمار کردوێنی لە 20 ئۆکتۆبەری 2024 بۆیە ئەمڕۆ ئەم سەرکەوتنە زۆر گرنگ بوو بۆ خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی چونکە پرۆسەیەکی دیموکراسی بەرێچوو هەموو ئەو هەوڵانەیە کە پێشتر ئەنجامدرا لە بردننی کەیسی هەڵبژاردن بۆ محکمەی ئیتیحادی لە وەرگردنی دەسەڵاتی تەشریعی لە پەرلەمانی کوردستان بە گۆڕینی یاسای هەڵبژاردن بەلادانی کورسیەکانی کۆتا بهێنانی نمونەیەکی ناشرین لە کاتی پرۆپەگەندەی هەڵبژاردن هەمووی ئەوە سوودی نەبوو لە کۆتایی خەڵکی کوردستان قسەی خۆیان کرد و دەنگی خۆیاندا بە ئەو لایەنە کەتوانی خزمەتی خەڵکی کوردستان بکات و ئەو لایەنە کەتوانی قەوەڕەی هەرێمی کوردستان بپارێزێت ئەوەش پارتی دیموکراتی کوردستان بۆیە پێم وایە تا ئەم لەحزەیە پێیان دەڵێن چیتان کرد هەوڵ یعنی خاڵێکی زۆر گرنگە کە زۆر سەیرە ئێمە قوربانیمان داوە شەهیدمان داوە توانیمان مافەکانی کورد لە ناو دەستور جێگر بکەین بەڵام هێزێک هەیە لە ناو کوردستان بە بەردەوامی کار لەسەر ئەوە دەکات بۆ نهێشتنی ئەو بەندانەیە لێدان لەو بەندانە کە مافی خەڵکی کوردستانی پاراستووە ئەمە خاڵی دوو هەمیش بەڕاستی ئێمە بەش بە حاڵی خۆم سوپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم چونکە بەڵێنەکانی کردارەکانی ئەو کارانە کە دەیکات بۆ خزمەتی هەموو ناوچەکانی کوردستان بەبێ فەرق و جیاوازی وای کرد کە متمانەی خەڵکی کوردستان زیاد بکات بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیش بینیت کە ئەم پرۆسەیە بە دیموکراسی بەڕێچوو و هەروەهاش خەڵکی کوردستان دەنگیاندا بەم لایەنە کە توانی زۆر باشە دکتۆر شوارد ئەم متمانەی خەڵکی هەرێمی کوردستان بۆ پارتی دموکراتی کوردستان لە چیەوە سەرچاوی گرتووە بۆ پێی کە وەکو ئاماژەت پێکردی یاساکان گۆڕدران کورسی کۆچاکان نەمان مکانیزمی هەڵبژاردن گۆڕانکاری بەسەردا هات کە بەردەوام ڕخنە لەمانە دەگیرا بەڵام پارتی هەر بۆ هێزی یەکەم ئەم متمانەیە لە چیەوە دێ؟ وەکو ئاماژەم پێکرد متمانەکە لەوە هاتووە یەک ڕێبازی بەرزانی عەقیدەیە خواناسی مرۆڤدۆستی و نیشتیمان پەروەری و جەنابی سەرۆک بەرزانیە کە ڕابەر و مەرجع و پێشمەرگەیە و هەروەهاش سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و هەموو ئەوانەی کە نوێنەراتی پارتی بە ئەمانەتەوە ئەو پەیامەیان جێبەجێ کردووە یعنی پابەندی ئەم ڕێبازەیە بە بەردەوامی خزمەتی خەڵکی کوردستانیان کردووە خواناسی ئەوەیە کە تۆ بتوانی بەرگری لە مافی ئەو ملەتە بکەیت موساوامە نەکەیت خۆراگر بیت بۆ ئەوەی کە مافەکانیان بەدەست بێنی و هەروەهاش پێکەوە ژیان بپارێزێت و نیشتیمان دیفاع لە خەڵک لە خاک لە شەرەف ئەوانە هەمووی وای کردووە کە خەڵکی کوردستان متمانەیان پەپارتی ئەوە لە لایەکی تریش بەڕاستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو تواناکانی خستەگەر بە گفتوگۆ دەستوورەکانی لەگەڵ بەغدا بۆ ئەوەی کە مافی کوردستان بپارێزێت و موساومەی لەسەر نەگرت ئەوە یەک دووش چاکسازی لە ناو هەرێمی کوردستان سێش لۆبیەکی دیپلۆماسی نێودەوڵەتیە ئەوە هەمووی ئەوەی کرد کە خەڵکی کوردستان لەگەڵ ئەو پرۆژانە عەفوان لەگەڵ ئەو خاڵێکی گرنگە لەگەڵ ئەو پرۆژانە کە ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی بۆ تەرخان ئەکات بەڵام بەداخەوە بۆ نمونە لە ناوچەی سلێمانی لە پارێزگای سلێمانی لە هەڵابجا
لە ڕاپەڕین لە گەرمیان جێبەجێ نەدەکرا بۆ ئەوەی پەیامێک بنێرن بۆ خەڵک کە ئەم حکوومەتە فەرق و جیاوازی دەکات. ئاماژەت بە سلێمانی و هەڵەبجە کرد خۆ هاتە مەیدانەوە. ئەمەوێ ئەوە بپرسم لە جەنابەت دەنگەکانی پارتی لە سلێمانی و هەڵەبجە زیادی کردەوە بە تایبەتی لە کۆیە و 3 کورسێکە لە هەڵەبجە هەیە تا ئێستا پارتی 1 کورسی مسۆگەر کردەوە. هۆکاری بەرزبوونەوەی دەنگەکانی پارتی لەو ناوچانە چۆن دەبینی؟ بۆ چیە گەڕێتەوە؟ وەکو ئاماژەم پێکرد پێشتر بەڕاستی حکوومەت یارمەتی کوردستان بودجەی تەرخان دەکرد بۆ پرۆژەکانی هەموو ناوچەکانی کوردستان لە ضمنی ئەو ناوچانەش سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین گەرمیان ئەو پرۆژانە جێبەجێ نەدەکرا لەسەر ئەرزی واقع بەڕاستی بۆ ئەوی پامێک بنێرن بۆ خەڵکی سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجەکە ئنه حکومەت سەرۆکی حکومەت جیاکاری دەکات لە کاتێکە خودی خۆیان جێبەجێیان نەکرد. بۆیە حکومەتی هەرێمی کوردستان خۆی هاتە مەیدانەوە خۆی ئەم پرۆژانەی جێبەجێ کرد لە هەڵەبجە لە سلێمانی و هەروەهاش لە ڕاپەڕین و لە گەرمیان. متمانەی خەڵک بە بەڵێنەکانی سەرۆکی حکومەت وای کرد بەڕاستی کە دەنگی پارتی زیاد ببێتەوە لە هەڵەبجە و لە سلێمانی و لە هەموو شوێنەکانی تر بۆ چونکە بەڕاستی سەرۆکی حکومەت ببێت فەرق و جیاوازی کار دەکات. ئەم پرۆژانە مافی خەڵکی ئەم سنوورە بەڕاستی مافی خەڵکی هەڵەبجەیە مافی خەڵکی سلێمانی مافی خەڵکی گەرمیان و ڕاپەڕین بەڵام بەداخەوە ئەو مافە پێیان نەدراوە هۆکارەکەیشی ئەوەیە ئەم سنوورە خودی خۆی نەکو حکومەتە. بۆیە دووبارە دەڵێمەوە هاتنەوەی حکومەت و جێبەجێکردنی ئەو پرۆژن کە ساڵانە ڕێگری لێ دەکرا ئەوەی کرد کە خەڵک هیوای زیاتر ببێت متمانەی زیاتر ببێت بەم حکومەتە و پێشم وایە حکومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لەم پرۆژانە ئەوەی کە بەردی بنابێت بۆ داناوە ئەوەی کە لە داهاتوو لە کە وەزارەتی پلاندانان لە ضمنی خوتەکەی داناوە هەمووی جێبەجێ بکرێت چونکە خەڵکی کوردستان بەپێی فەرق و جیاوازی شایەنی ئەوەیە کە زیاتر خزمەت بکرێت. بۆیە داوا دەکەم لە هەموو لایەنەکانی کوردستان هەموو ڕێگەتان تاقی کردەوە ڕێگەی محکمەی ئیتیحادیتان تاقی کردەوە ڕێگەی پەرلەمانی عێراقی بۆ لێدانی لە مافی کوردستان تاقیتان کردووە کاتی ئەوە هاتووە هەمووتان دانیشن لەسەر مێزی گفتوگۆ بە زووترین کات حکومەتێکی بەهێز تشکیل بکەن بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانە بۆ خزمەتی خەڵکی کوردستان بۆ بەدەستهێنانی ئەو مافانە کە تا ئێستا بەدەستمان نەهێناوە بۆ خەڵکی کوردستان. باشە دکتۆرە شواخ ئاماژەت بە پێکهێنانی حکوومەتێکی بەهێز بۆ بەرژەوەندی هاوڵاتیان یاریمی کوردستان کرد پێتان وایە تایبەتمەندەکانی ئەو حکوومەتە بەهێزە لە دوایام هەڵبژاردنە چی دەبێت بە تایبەتی ئەو دروشمەی کە پارتی بۆ ئارامی ئاوەدانی پێکەوی و خۆراگری بۆ 4 ساڵی داهاتی حکومڕانی هەرێمی کوردستان هەڵی گرتووە هەیکەلیەتی ئەو حکومڕانیە و حکوومەتەی داهاتوو چۆن دەبینن؟ طبعا ئەم هەڵبژاردنە زۆر گرنگ بوو خاڵێکی جگەلەوەی کە پامێکی زۆر گرنگی تیا بوو کە خەڵکی کوردستان متمانەیەکی زیاتری هەیە ئیستا یعنی هەی بوو پێشتر بە بەڵگەشەوە ئەگەر ملاحەزە دەکەیت لە 2014 حکومەتی ئیتیحادی بودجەی بڕی لە خەڵکی کوردستان بەڵام خەڵک متمانەی هەبوو بە حکومەتی هەرێمی کوردستان بۆیە پشتی حکومەتەکەی گرت و ئەو پلانەی پۆچەڵ کرد و فەشەلی هێنا بەو پلانەیە چونکە هەدەفی ئەوان بوو نەهێشتنی حکومەتی هەرێمی کوردستان بەڵام خۆشبەختانە بەردەوام بوو حکومەت و ئێستاش متمانەتەکەیان زیاتر بووە بە بەڵگەشەوە ئەو دەنگانە. ئەمە پەیامێکی زۆر گرنگی تایە بۆ ئەو لایەنانە کە پێشتر کاریان دەکرد دژی هەرێمی کوردستان دژی قەوەڕەی هەرێمی کوردستان چونکە هیچ نەیانتوانی خزمەتی خەڵکی خۆیان بکەن هیچ پرۆژەیەکیان پێشکەشی خەڵکی کوردستانیان نەکردووە بۆیە پەنایان دەبرد بۆ دژایەتی حکومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان. ئێستا لەم دەنگدانە پەیامێکی گرنگی تایە کە ئەم مۆدێلە تەواو چۆن لە فەشەلی هێنا لە شەقامی عێراقی و سوودی نەبوو ئێستا لە شەقامی کوردستانیش فەشەلی هێنا بە بەڵگەشەوە ئەو دەنگانە کە درا بە پارتی دموکراتی کوردستان ئەو متمانە کە درا بە پارتی دموکراتی کوردستان کەواتە سیستمی پرۆپەگەندەی هەڵبژاردن ئێستا بە پرۆژەی خزمەتی خەڵکە. کابینەی داهاتوو دەبێت هەموو هێزە سیاسیەکان گفتوگۆ بکەن حکومەتێک تشکیل بکەن بە پرۆژە خزمەتی خەڵکی خۆیان بکەن نەکو بۆ هێرشکردنەوە سەر سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور نەکو بە هێرشکردنەوە سەر پارتی دموکراتی کوردستان بەڵکو لە ڕێگەی پێشکەشکردنی خزمەت. بۆیە حکومەتی کابینەی داهاتوو بە سەرۆکایەتی بەڕێز مەسرور بارزانی بەهێزتر دەبێت و پرۆژەکانی بۆ خزمەتی خەڵکی کوردستان بە پێی فەرق و جیاوازی
زیاتر دەبێت. زۆر باشە دکتۆرە شواخە ماژەت بە لۆبی نێودوڵەتی کرد کە پارتی دموکراتی کوردستان لە ماوەی ڕابردوو توانی و دیتیایدا سەرکەوتوو بێت چاوێکی زۆری نێودوڵەتی لەسەر بەڕێوەچوونی ئەم خولەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو بەتایبەتی کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراقیش سەرپەرشتی و چاودێری دەکرد ئەم سەرکەوتنەوە بەم شێوازە دموکراسیانە بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن و سەرکەوتنی لە کۆتاییدا چە لە هەرێمی کوردستان بەتایبەتی پێگەی هەرێمی کوردستان لاسی نێودوڵەتی بەرز دەکاتەوە. متمانەی کۆمەڵگەی نێودوڵەتی بە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر بەرزە. ئێمە ئەوە پێشتر وچوومە و ئیستش دەیڵێم و بەردەوام لەسەر قسەی خۆم بۆ چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوامی پابەندی دەستور بووە لە قۆناغەکانی ڕابردوو و ئیستش و لە داهاتوش بۆ چونکە دەستور زامنی مافی ملەتی کوردە. بۆیە پابەندی دەستور هەرچەنش چەندەها جار بە ئێمەیان وت ئێوە ناتوانین هیچ بکەن بەس دەڵێن ئێمە پابەندی دەستورە. ئێمە دەزانین بۆچی پابەندی دەستور دەبین. پابەندی دەستور دەبین چونکە پشتگیری و متمانەی کۆمەڵگەی نێودوڵەتی و چاودێری کۆمەڵگەی نێودوڵەتی زۆر گرنگە بەڕاستی بۆ پرۆسەی سیاسی لە عێراق بە شێوەکی گشتی و لە هەرێمی کوردستان. ئەوە یەک. دووش ئەم هەڵبژاردنەش پارتی دووبارە ئیسباتی کرد بۆ هەموو خەڵکی کوردستان چونکە خۆی دەزانێت یاساکەیان گۆڕیوە و هەروە طبعا ئەمە ئەگەر لە من بپرسی دەستوریە پێت ئەڵێم نەخێر چونکە تۆ مؤسسێکی تەشریعیت هەیە ئەو مؤسسە تەشریعیە دەسەڵاتی هەیە بەپێی دەستور پێدراوە لێ سەندراوە بەو گۆرانکاری لەم یاسایە لابردنی کورسەکانی کۆتا ئیحراجێکی نێودوڵەتی دروست کرد بۆ عێراق لە ناو کۆمەڵگەی نێودوڵەتی بەڵام هەرێمی کوردستانی بەهێز کرد بۆ چونکە هەرێمی کوردستان جەختی کرد لەسەر ئەوەی کە دەبێت نوێنەری کۆتاکان و پێکاتەکان هەمووی لە ناو پەرلەمانی کوردستان ڕاستە لە ئاستی تەبوحی ئێمە و پێکاتەکان نەبوو بەڵام نوێنەراتی دەکرێن و هەروەها شوتی دەبێت خودی خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرن ئەمەش خاڵێکی زۆر ئیجابیە. زۆر باشە. سێش بەڕاستی بینی جەنابەت یاساکەیان گۆڕیوە و بە چوار بازنەیە کۆمسیۆنەکەش کۆمسیۆنی عێراق بووە ئەو جهەتەکە یەکلایی یعنی سکاڵاکانش هەمان شت دەسەڵاتی دادوەری لە کوردستانیان وەرگرت بەڵام دیسانەوە پارتی پابەندی یاسا هەڵبژاردن بوو پابەندی دەستور بوو. بۆیە متمانەی کۆمەڵگەی نێودوڵەتی بە هەرێمی کوردستان زۆرە چونکە دووبارە دەڵێمەوە پابەندی دەستور ئەو لۆبیەی دیبلۆماسی کە جەنابی سەرۆکی حکومەت کردی و هەروەها سەرۆکی هەرێمش لەگەڵ سەرۆکی حکومەت بە تەنسیقەوە کردیان ئەمەش تەعزیزکردنی پێگەی هەرێمی کوردستان ئەو پێگەیە کە جەناب سەرۆک بەرزانی دروستی کردووە لە کۆمەڵگەی نێودوڵەتیە. دکتۆرە شواق محسن مەندەلاوی سەرۆکی بە وەکالەتی پەرلەمانی عێراق لە پەیامێکدا ئاماژەی بەوە کردووە چاویان لەوەیە کە کابینێ دەیەمی حکوومەتی هەرێم پێک بهێنرێت و پەیوەندیەکانیان لەگەڵم کابینێش دابڕێژنەوە. پێتان وایە ئەمە تا چەندە کاریگەری لەسەر پێگەی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی و کێشانەی کە تا ئێستا هەبووە لەگەڵ بەغدا دەبێت پێکهێنانی کابینەیەکی بەهێز کە پارتی دموکراتی کوردستان بۆ 4 ساڵی داهاتوو لەگەڵ لایەنەکانی دیکە دای دەڕێژێتەوە؟ طبعا کابینەی نوێم بە سەرۆکایەتی بەڕێز مەسرور بارزانی هەنگاوێکی زۆر ئیجابینە و لە چوارچێوەی دەستور پەیوەندیەکانی هەرێم و بەغدا جەختی کرد لەسەر ڕێخستنی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە چوارچێوەی دەستور و فعلا لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی هەنگاوێکی زۆر باشیان ناوە و ئەو مافانەی کە تا ئیستە بەدەستمان نەهێنەوە هەمووی جێگریان کرد لە کارنامەی حکومی و لە ڕێگەی گفتوگۆ و لە ڕێگەی دانانی بەڵگە لەسەر مێزی گفتوگۆ زۆربەی ئەو خاڵانە هەنگاوێکی باشیان بڕیوە بەڵام بۆچی لە سەرەتای قسەکانم وتم هەموو ڕێگەکانتان بۆ لایەنەکانی تر هەندێک لە لایەنەکانی تر وتم هەموو ڕێگەکانتان تاقی کردەوە ڕێگەی محکەمەی ئیتیحادیە ڕێگەی پەرلەمانە بۆ دژایەتیکردنی هەرێمی کوردستانە و نەتیجەی نەبوو بۆیە دەبێت دابنشن حکومەتێکی بەهێز بۆ بەدەستهێنانی مافەکانی ملەتی کوردە بۆ ئەوەم وت چونکە بەڕاستی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ هەنگاوێکی باشیان بڕیوە لە ڕێخستنی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە چوارچێوەی دەستور بەڵام بەداخەوە هەندێک کەس کە نەیتوانی دووبارە دەڵێمەوە نەیتوانی وجودی خۆی وەکو کاریزمایەکی سیاسی لە ساحەی سیاسی عێراقی
و ساحەی سیاسی کوردستانی ئیسبات بکات و پیاوی بنیادنانی دەوڵەت نییە بۆیە پەنا دەبەن بۆ دروستکردنی فەوزە و کێشە بۆ هەنگاوەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی فێدراڵ. بۆیە لە کابینەی داهاتوو هیوادارم زۆر باشە دابنشن بەشدار بن لە بنیاد یعنی ئەوەدانە زیاتر بۆ هەرێمی کوردستان بەدەستهێنانی مافەکانی هەرێمی کوردستان و زیاتر دەفعکردنی هەنگاوەکان زیاتر بەرو ڕێخستنی ئەو پەیوەندیە بە شێوەیەکی 100%. بەڵێ بەڕێز دکتۆرە شواقجا فەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.